بەناوی خی گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت لا پەیامەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی گەشتێکی نوێ لە شیکاری وەرزشی لە ڕۆژێکی نوێدا. ئەمڕۆ تایبەت دەکەم بە خولی ئیسپانی و بە تایبەت بە خولی ئینگلیزی و هەروەها کۆمەڵێت دۆخ و ئەو پێشهاتانەی کە لە ماوەی داهاتوو حەزەرەکانی کە دێتە بەردەم تیپەکان وەکوی دوێنێش باسمان کرد کە لەوەی تریارەکان ئاست و ئەو دۆخە گرنگێکی ئەو تۆی نەما بەڵکو تەنها بردنەوەی یارەکان گرنگەوە باس لە سەرکەوتنی تیپەکان و لە شکستی تیپەکان و هۆکارەکانیانەکەی. شەوی ڕابردوو لێڤەرپۆڵ لە یاری لووتکەی پریمەر لیگ بە 2 گۆڵی بێ وەڵام سەرکەوتنی بەسەر مانچستەر سیتی لە یاریگای ئیتیحادا تۆمار کرد. یەکەم سەرکەوتنی لیڤەرپۆڵ بوو لە خولی ئینگلیزی، ئەم خاڵە با جوان ئاگات لێ بێ. یەکەم سەرکەوتنی لیڤەرپۆڵ بوو لە خولی ئینگلیزی لە یاریگای ئیتیحاد بەسەر تیپەکەی گواردیۆلادا. واتە لەو کاتەوەی گواردیۆلا ڕانەرە لە مانچستەر سیتی لە یاریگای ئیتیحاد لە خولی ئینگلیزیە لە چامپیۆنز لیگنا لە ئێف ئای کەپنا لە خولی ئینگلیزیە بەرامبەر بە لیڤەرپۆڵ شکستی نەهێناوە، بەڵام ئەم جارە شکستیشی لێ بەسەرا. ئەمە واز لێ بێنم. گریمان هەموو ئەو قسانەی گواردیۆلا کە لە سەرەتای وەرزەوە کردوێتی حەقیقیە لەبارەی تیپەکەی. هەمووی 100% تەواو. لە 6 بەرگریکار 3 بەرگریکاری پێ، لە 4 ناوەند 2 ناوەندی پێ، لە 4 هێرشبەر 1 هێرشبەری پێ. من لێرەیە 2 خاڵ ئامانجمە. یەکەم خاڵ کاتێک کۆمەڵێک باسییان لە مانچستەر سیتی دەکرد و باسییان لە خراپی هالاند دەکرد، یا بۆ نمونە پێوەری هالاند لە یاریە گەورەکانە. تەبعاً توانای هالاند مەحدودە، تۆ بە تەمابی هالاند ئەو بۆ بکە کە لە ڕابردوو میسی نیشانیاوی، ئەو بۆ بکە کە لە ڕابردوو نیمار کردوێتی، ئەو بۆ بکە کە لە ڕابردوو کریستیانۆ ڕۆناڵدۆ کردوێتی، یعنی کۆمەڵێ شتی جیاواز بە تەمابی ئەوانت بۆ بکە، ئەو شەڕەشەقە بۆ بکە کە سوارێز کردوێتی. کۆمەڵێ خاڵ هەیە، یعنی ناتوانی تۆ هالاند ئیجبارکەی بەوەی کە ئەم حاڵەتانت بۆ بکە، چونکە سروشتی هالاند جۆری مواسەفاتی هالاند بە جۆرێکە کە هاوکاری هاوڕێکانە یاخود کۆبوونەوەی توانای هاوڕێکانی کۆ دەکاتەوە لە ناو بۆکسە. چا لە ماوەی ڕابردوو ڕخنەوەی گیرە ئەگەر هالاند دیاری نەکا گواردیۆلا بچێتەوە سەر یاریکردن بە هێرشبەری وەهمی، شۆ لەم خاڵە بگرن، ئەوەی کە بیرۆکەکەی یۆهان کرۆیف کە پێداگر بوو لە سەریوە دەیویست کاری بۆ بکات لە سیستمی تۆپی پێیا گۆڕانکاری بکات لە یعنی لابردنی هێرشبەری ناوبۆکس و بیکە بە هێرشبەرێکی وەمی کە دوایی گواردیۆلا پرۆژەکەی جێبەجێ کردووە، هەوڵیدا ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ، بەڵام هەر فەشەلیێنە. چونکە یاری بەبێ هێرشبەری بۆکس شتێکی زۆر قورسە، زۆر بۆ تێمەکەون بڵێن گواردیۆلا لە بەرشەلۆنە هێرشبەری بۆکسی یاری پێ نەکردن. نا، وانە بوو. پێشتر سامێڵی تۆی هەبوو، باشە، دوای سامێلی تۆ زڵاتان ئیبراهیمۆڤیچ هێنا، دوای ئیبراهیمۆڤیچ دەیڤید ڤیای هێنا. ڕاستە کۆمەڵێ لە مواسەفاتیان تایە کە ئەکرا لەو هێرشبەرە ڕەقەمنەوەی کە گواردیۆلا یاخودە و بیرۆکەیە دەیویست جێبەجێ بکە بالفعل ئەمەی تیا بووە، بەڵام هەر هێرشبەری ژمارە 9 بوو، یاری بەبێ هێرشبەری ژمارە 9 ناکرێت. جا بابەتەکە لێرە چییە؟ هالاند دیاری نەکا هێرشبەری ژمارە 9 وا ئەبەم دوو یاری کە هالاند دیاری نەکرد، یاری مانچستەر سیتی لەگەڵ ڕیاڵ مەدرید و یاری مانچستەر سیتی بەرامبەر بە لیڤەرپۆڵ. ئەبێ بۆ دەرکەوێ ئەمساڵ هالاند چی عیب و عاری مانچستەر سیتی داپۆشیوە. ئەبێ بۆ دەرکەوێت ئەمساڵ هالاند نەیهێشتووە مانچستەر سیتی ئەو داڕمانەی هەتا مانگی 2 بە دەرکەوێ، هەتا کۆتایەکانی مانگی 2 بە دەرکێ. ئەوە هالاند و گۆڵەکانی هالاندا کە مانچستەر سیتی خسۆتە ئەو دۆخێکی ئێسەش لە پلەی 4 پریمەر لیگا بێ.
ئەوە گۆڵەکانی هالاندا کە وای کرد مانچستەر سیتی لە چامپیۆنز لیگ بگاتە قۆناغی پاشکۆ. ئەوە گۆڵەکانی هالاندا FA کاپ هالان دیاری نەکردو جارێ با شتەکە لە سنووری خۆیان ڕابگرین. FA کاپ مانچستەر سیتی خۆی بەرداوامە پەیوەندی بە هالانەوە نیە. بەڵام بابەتەکە لێرە وەکو خۆی ڕۆڵ و کاریگەری هالاند و گواردیۆلاش خۆی زۆر بە ژیرانە لە ماوەی ڕابردوو لە چەند یاریە کە ڕەخنە لە هالاند گیراوە گواردیۆلا وەڵامی یاو نەتەوانێ زۆر جەریئانە وتوێتی ینی ناحەقی بەرامبەر بە هالاند نەکەن ئەگەر هالاند نەبووە ئێمە لەم پێگەی ئێستەشمانان نەئەبوون. زۆر وازە هەمەی وتووە گواردیۆلا بۆ لەبەری خۆی ئەمە دەبینێ. جا ئێستا قسەیەکی خۆش هاتۆتە ئاراوە. نازانم گوایە کۆمەڵێک ڕایەنەر لە گوێمی دووەما خۆیان ئەچنە ناوە ئەنجامەکانە گۆڕن. ینی خۆیان یاریەکەن بەشداریەکەن دەستیاوانی تایە ئەنجامەکان. یا بۆ نمونە لە سەرەتای یاری. ئەمە هەمووی بۆچی؟ ئەمە هەمووی بۆ ئەنچیلۆتی بۆ ئەنجامەکانی. تاوان ئەنچیلۆتی ئەوزانم تاوانێکی ئەمفالی بە پێوە نووسرێ بۆی کە قیامەتان محاسبە بکرێت. هەموو ڕاهێنەرێک ئێمە بە ژیرانە قسەمان کردووە نەهاتوین کە تیپێ بیباتەوە بڵێن هەمووی ئەفلان کەس بوو. من بە خۆتانەڵم چەند بەرنامە هاتوومەتە ئێرە بە ئێوە وتووە فڵانە چامپیۆنز لیگ هەمووی ئەنچیلۆتی بوو. فڵانەین بەڵێ ستایشیە و کارەکەم کە لە یاریەکەدا کردوێتی ستایشیە و گۆڕانکاریەکەم کە کردوێتی بەڵام یاریزانەکە ئیشەکەی کردووە. تۆ یاریزانت پێ نەبێ یاریزانی شەکەت بۆ نەکە خوایە کرد کلۆپ و مۆرینۆ و گواردیۆلا و ئەنچیلۆتی و پیکن پاوەر و هەمووی هەر شەشیان هەر پێنجیان لەسەر خەتی بە فابیۆ کاپیلۆ بە مارچیلۆ لیپیۆ لەسەر خەتی ڕانانەکە وەستان. حەودانە ڕانەراوە بۆستن کە تو یاریزانەکەی شت بۆ نەکات ڕاهێنەر کاریگەری نییە. هەر ئەبێ یاریزانەکە پلانەکە جێبەجێ بکە، هەر ئەبێ یاریزانەکە بیکە. هۆم پەیوەندی بە کەسەوە نییە. هیچ کەسێ ڕاهێنەر خۆی هین ناگۆڕێ، بارودۆخەکە ناگۆڕێ. بەس ینی بارودۆخەکە وای لێ کردوون، سەر لە شێواوێکە وای لێ کردوون بڕوا بکەن کۆمەڵە قسەیە خۆشیان نازانن چییە. ئەمە خاڵێکی دیکە. بەڵام ئەویان لە ڕیال مەدریددا باسیەکەم باوازی لێ بینین ئەو خاڵی ڕیال مەدرید هەڵدەگرن بۆ باسی ڕیال مەدرید. ئەو یاری مانچستەر سیتی و لیڤەرپوڵ منەمەوێ ئاماژە بە خاڵێکم بڕوا بکەن ئەو گۆڵی یەکەمەی کە لیڤەرپوڵ لە مانچستەر سیتی کرد سەلمێنەری ئەو ڕاستیە کە مانچستەر سیتی لە چه چاڵێکە لە بواری تاکتیکیەوە، لە چه چاڵێکە لە بواری ئامادەکاریەوە، لە چی گۆمێکی قوڵایە لە بواری ڕاهێنان و سەرپەرشتیکردنی لەلایەن گواردیۆلاوە. چونکە لیڤەرپوڵ ئەموارزە گۆڵی لەم جۆرەی نەکردووە. سیرکە تاقیکردنەوەی لێدانێکی تۆپی وەستا و بەم ستایلە وەکوی سۆبۆسلایش دوای یارەکە وتی ئێمە لە ڕاهێنانەکانی پێش ئەم یاری مانچستەر سیتی لەگەڵ محەممەد سەڵاحە ڕاهێنانمان بۆم جۆرە گۆڵە کرد. تۆ بیت بیرۆکەیەکی نوێ توێنێ بۆم باس کردوتم لیڤەرپوڵ سێ یاری لیڤەرپوڵ نییە، پێویستەکان یارێ لیڤەرپوڵ بێ. پێم وتن کە لیڤەرپوڵ لەگەڵ مانچستەر سیتیە بێ لیڤەرپوڵ بێوە بێ براوە بێ. بەڵامی تر خۆ نوختە بچووکەکانی من لە شوێنێکە خوان لە خواستەگەریەک ئەنجام غەڵەتکەینی تر دنیا کۆتایە بە زەوانی تر ڕاستەکان هەمووی وەکو ئینەڕوە. جا باسەکە لێرەوەیە ئەو گۆڵەی کە لیڤەرپوڵ بەڵامبەر بە مانچستەر سیتی تۆماری کرد ڕێک ئەو قسەی من بووە کە چەندێکە پێتان ئەڵێم دوو مانگە یەک زەڕە بێنن بە مانچستەر سیتیە. یەک زەڕە. چونکە فەقیری مانچستەر سیتی لە ڕووی تاکتیکەوە دەرخست. فەقیری مانچستەر سیتی لە ڕووی وەستانی یاریزانەکانیەوە دەرخست. فەقیری مانچستەر سیتی لە ڕووی ئامادەکاریان بۆ یارەکەی لیڤەرپوڵ دەرخست. تۆپێک وەربگیرێ بە سێ لەمز نە سۆبڵەسڵای کەسی لەگەڵا بێ نە محەممەد سەڵاح کەسی لەگەڵا بێ یعنی مەترسیدارترین یاریزانی لیڤەرپوڵ محەممەد سەڵاحە. تۆ
هیچ خوێندنەوەیکی بۆ نەکەی، هیچ حساباتێکی بۆ نەکەی. بەڕاستی من شەوی ڕابردەوەی تر بۆم دەرکەوت کە ینی زۆر جوان پێکاومە کەوتو مەزەر بێبێن بانجامەکانی ئەمەرزەی مانچستەر سیتی باسی هیچی تری لەسەر مەکەن، چونکە ئەو گۆڵی لیڤەرپوڵ شایەت. ئەمە خاڵێک کە بمەوێ باسی کەم لەسەر مانچستەر سیتی، من ئەوەی کە نیگەرانی کردم بۆ گواردیۆلا ئەوە بوو کە یعنی مجازەفەیەکی کرد کە بۆ خۆی کارێکی زەحمەت بوو، کارەکەی لە خۆی ئاڵبس کرد. چونکە ئەمە هەمیشە وتومانە مێرکاتۆی هاوی نەگرێ بەسە سەرکەوتۆکانی تیاواژۆکرێن، نەک مێرکاتۆی زستانە. بەڵام کاتێک ڕاهێنەرێک دێت لە مێرکاتۆی زستانەیە 5 یاریزان دەگوازێتەوە، بەواتای چی؟ بەواتای ئەوەی من بەرپرسیارم لەم ئەنجامانە و بەم 5 یاریزانەوە دەمێت ئەنجامی تیپەکەم باشتر بکەم. چونکە تۆ هەتا ئەم گرێبەستانە نەکەی، هیچ بەرپرسیارەتێک لەسەر مانچستەر سیتی و گواردیۆلا نیە. وەرزێکی خراپ کۆتاییە دەموو کە سێمەی لێ بەسەرێت. بەڵام کاتێ دۆ دێی لە مێرکاتۆی زستانەیە دەچیت 4 گرێبەست 5 گرێبەست واژووەکەی 230 میلیۆن پاوەند سەرف دەکەی، ئەمە کێشەکە دروست دەکە. یاخود 230 میلیۆن یۆرۆ یا پاوەند نازان بەخوا دڵنیانیم لەسەری ئەو نە بەوردەکاری نەچوومەتە با گرێبەستان. ئەمە تۆ خاتە ژێر بەرپرسیارەتێکەوە کە بێ ئەنجامەکانە لەوەی دیکە باشتر. ئەمە بەرپرسیارەتی بۆ گواردیۆلا دروستکە. خۆی ئەگنا لە وەرزی ئەم ساڵا گواردیۆلا هیچ بەرپرسیارەتێکی نەماوە لە مانچستەر سیتی، بەڵام ئەم گرێبەستانی واژووی کرد بەرپرسیارەتی بۆ دروست کردەوە. و ئێستا سیتی ئیجبارە بۆی ئەم ساڵێکی بێت و تیپانی دەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. بەڵێ فەشەلە، بەڵێ خراپ بوون ئەم ساڵ، بەڵێ ئەنجامەکان خراپن، بەڵام دوای ئەم گرێبەستانە تۆ کۆمەڵە شتت لەسەر خۆت ئیجبار کردووە کە یەکێک لەوانە ئێمە بە ئینساف و بە ویژدانەوە قسە دەکەین، گەشتنەوەی بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو کە دەبێت تۆ مسۆگەری بکەیت. کار چەندە کارێکی ئەوە قورس نییە، بەڵام ئەمە لە کۆتاییە ئەبێتەوە بۆی کەم 4 گرێبەستی تۆ شتێکی باش بۆ لە مێرکاتۆی زستانەیە کردوتە. بە پێچەوانەوە زۆر خراپ لەسەر گواردیۆلا و لەسەر مانچستەر سیتی دەشکێتەوە. چونکە زۆر ئاساییە ڕاهێنەر مێرکاتۆ نەکا بڵێم تیپە کۆتایی پێم و دوایەوە نوێکارێکی نوێ ئەنجام بدەن. ئەمەش سەبارەت بە بارودۆخەکە. سەبارەت بە ئارنێ سلۆت پێویست ناکە ینی هیچ شتێک لەسەر ئارنێ سلۆت لەسەر لیڤەرپوڵ بڵێترێ. لیڤەرپوڵ چەند یاریە گاسی داوەزی، بەڵام ئەوە تا یاریکی دیکە بە شێوازێکی نوێ هاتەوە. زۆر هاوڕێ دەڵێن لەوەی کە لیڤەرپوڵ دوێنێ شەو کۆنتترۆلی تۆپی پێ نەبوو و زیاتر لایانی بەرگری کرد و حاڵەتێکی کرد. ئۆتۆماتیکیە تۆ حاڵەتی لایانی هێرشبەری جوودێکی زیاتر سەرفەکەی تا لایانی بەرگری، چونکە تیپکە مەوداو نەهێشت ماندووبوونە کەمترە، ماندووبوون و کەمترە و ڕێگەی هەڵەکەمەکەیتەوە، بەڵام کە مەوداددا ماندووبوونی یاریزانەکانت زیاترە. ئۆتۆماتیکی لیڤەرپوڵ زۆر بە ئاسانی توانی 2 گۆڵی خۆی تۆمارکە و لە خۆشیان ڕابینی پارێزگاری لەو 2 گۆڵە بکەن، هیچ جوڵێک نێن بە سیتی وەکو بینیشتان. تەنها تۆپی عومەر مەرموش کە ئۆفساید بوو گۆڵی پێ تۆمار کرد، جوڵێکی حەقیقی وای بۆ مانچستەر سیتی تیان نەبوو، شتێکی وانە بوو کە بڵێ مانچستەر سیتی لیڤەرپوڵ ماندوو بکە. بۆیە ئۆتۆماتیکی ئەوە کارە ڕاستەکە بوو کە لیڤەرپوڵ کردی لە دوای تۆمارکردنی 2 گۆڵەکەی. ئۆتۆماتیکی ئەم تیپە گەڕایەوە دۆخی بەرگری، تەنها پارێزگاری لە 2 گۆڵەکەی کرد. دەویستە یاریە کۆتایی پێبێت، ئەم یاریە تەواو بێت بەبێ کێشەیەک بەبێ گۆڵی لەسەر تۆمار کرد و 3 خاڵی نوێ دەسەبەب کات بۆی چی بێ هەنگاوێکی گەورە لە نازناوی پریمەر لیگ نزیک بێتەوە. چونکە لیڤەرپوڵ یاریی دیکەی زەحمەتی ماوە کە بەرامبەر بە نیوکاسڵ لە نێویارگای ئەنفیلد ئەنجامیە. دواتر لە کۆی گشتی یاریەکان پێما بە یاری چەڵسی دەمێنێت، واروەها یاری ئارسناڵ دەمێنێت. کۆی گشتی یاریەکان بۆ لیڤەرپوڵ تا ڕادەیەکی زۆر، تۆتنامیش ساحەی خۆیەتی، یعنی ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر لیڤەرپوڵ نازناوی پریمەر لیگی وەرزی ئەم ساڵ یەکلا کردێتەوە. دۆخەکە دۆخیشتە دەچمە سەر ڕیاڵ مەدرید، بەڵام جارێ دێمە لای کۆمنتەکان. تیکی تاکاڵێ سیتی نزیکترین یانەیە بۆ بردننی FA کاپ، بۆ بردننی FA کاپ. ئیتر لەم قسەیە تێ بکە پارتین هاک FA کەپی بردەوانێ تومان وەرگەی نەگەن.
بابە ئێمە باسی گواردیۆلاکەین FA کەپ و ئەمانە کەی نازناون تۆ بۆ گواردیۆلا باسی بکەیت ینی بەزی کۆمەڵێ قسە ئەکرێ هە کۆمەڵێ یەکدانەوە ئەکرێ زۆر نامەنتقیە بابە ئێمە باسی پیپ گواردیۆلاکەین باسی ڕاهێنەرێکەکەین کە بەشێکی زۆری گیان پێڵێ فەیلسوف من دەستکەوتەکە برنی FA کەپە وەڵام من قەتە و بێ حورمەتیە بە گواردیۆلا ناکەم بڵێم گواردیۆلا لە وەرزێم ساڵا دەستکەوتەکەی برنی نازناوی FA کەپەوە ئەسڵان من پێم وایە ئەوە لێدانە لە شکۆی گواردیۆلا کە بڵێەوە دەستکەوتووە بووی کاک مەسرور بێگومان وایە یاری بەبێ سەرڕەم ئەنجامی نابێت دەکرێت بۆ یاری دو یاری حەل بێت بەس بەخوا بە وەرزێک یاری قورس و شەڕکردن لەسەر نازنەوەی بێت سەرڕم نابێ سیستمی تۆپی پێیە یاسایە من بڕوا ناکەم کەس بە دەستکاریکردنی و یاسایە سەرکەوتوو بێت کاک بڕواڵێ مانچەستەری کە حاڵی بەرگریکارەکانیەوە چۆن دەستبەرداری واڵکەر دەبێت ئەمە ئیدارە لێی بەرپرسە خود گواردیۆلا ئەمە هەردووچیان لێی بەرپرسن بە تایبەت گواردیۆلا چونکە کاتێکە واڵکەر داوای ڕۆشتنی کرد چۆن کە کاتێک یاریزانێک دێنیتە مانچەستەری ئەوانەیە ئەگەر یاریزانەکە زۆر ڕەزامەندیش نەبێ گواردیۆلا خۆی پەیوەندیەک بە یاریزانەکەوەکە یاریزانەکە قایلەکە لەوەی بێتە مانچەستەری بە هەمان شێوەش بۆ واڵکەر وایە کاتێک واڵکەر نیگەرانە و داوای ڕۆشتن دەکا گواردیۆلا توانێت دانیشتێکی لەگەڵا بکە و توانێت کۆمەڵی وعدی پێ بدا لە یاریکردن ئەو کاتە واڵکەریش لە مانچەستەری مێنێتەوانێت چەند ساڵە لەوێ و دڵخۆشە لەوێ هیچ مەجبور نییە تیپەکە بەجێبێڵێ بەڵام کاتێک گواردیۆلاش بە هەند سەیری نەکاو بەلایەوە گرنگ نەبێ ناچارە گواردیۆلا ناچارە واڵکەر ڕیزەکانی مانچەستەری جێبێڵێ بۆ شتەکە دوولایەنەیە وەڵا بە تەئکید یەکلای کردوتەوانێت تۆ خۆمە شتێ نەما مەگەم معجیزە ئەو نازناوە لە لیڤەرپوڵ لابدات ژێۆرجیان فەیلسوف لیمەتە وەڵاهی کاک هیوا بەخوا منیش لە چێڵسی بێهیوا بووم بەجددی یعنی من لە چێڵسی بێهیوا بووم لە ئەنانێتی یاریزانەکانی بێهیوا بووم بەجددی چێڵسی حەج یاریزانە یاری تیاکە ئەڵی سوپەرستاری ئەم تیپی ئەڵێم یاریزانە میسیە لەم تیپە یاریەکە کاکە وەڵی ئەو حڕیەت و ئەو یعنی کۆمەڵە شت هەیە کە یاریزان بیکە لە ساحایەوە لە میسیە بیکە کاکە لە تۆ نایەت کاکە میسیە توانێت بەو حڕێتەوە یاریکە لە ساحایە بەس بۆ تۆ نابێت کاکە پاڵمە بۆ تۆ نابێت سانچۆ بۆ تۆ نابێت نیتۆ وڵات چێڵسی یعنی بەجددی چەند ڕایەنەر ئیشی کردو لەگەڵم تیپیاونە بێسەرۆبەری بە یاریزانەکان و دیارە ینی دەسەڵاتێکی ڕەها بە یاریزانەکانە لە کاتی یارەکانە منیش بێهیوا بووم لە چێڵسی بەڵام دۆخەکە بە جۆرێکە کە هێشتا هیوای گرتنەیە کە ڕەنگام ساڵیش پریمەر لیگ 5 تیپی بگاتە چامپیۆنز لیگ کە هەر لەوە هیوایەکی تر بۆ چێڵسی زیاد بێ ژووری جلگۆڕینی مانچەستەری سەرچاوی کێشەکانی مانچەستەریە وەڵای کاک ڕێبوار نازانم چۆن لە چ ڕوویەکەوە نازانم ئەو تەوزیح لەسەرەوە نازانم دەم کاکچێنەرەڵێ هەمان پێیانوا بوو دوای ڕۆشنی کلۆب لیڤەرپوڵ دەکەوێت بەڵام باشتر و باشتر بوو پەنجەی کلۆپە بەسەر لیڤەرپوڵەوە ماوە ئێمە پێشتریش باسمان کرد وتمان ئەم تیپەی کە دروست کراوە بۆ لیڤەرپوڵ بناغەکەی کلۆب دایڕشت بەڵام خۆی کلۆب زۆر جوان وتی لە زستانی ڕابردوو لە مانگێکی ساڵی ڕابردوو وتی من وزەم نەماوە لەگەڵم تیپەیە کار بکەم واتە پێی وتین تیپەکەم زۆر باشە تیپەکەم زۆر بەتوانایە یاریزانی زۆر باشمان هەیە و دەتوانین ڕکابەری بکەین بەڵام من توانای کارکردنم نەماوە لەگەڵیان بۆیە کارگێڕی لیڤەرپوڵیش بە بڕیارەکە ڕازی بوو ئەو کەسانێنا کە وزەیەکی نوێ بداتەوە بە یاریزانەکان قسەکەی کلۆب لە جێی خۆی بوو بەڵێ تیپەکەی کلۆب بوو بەڵام ئێمە نابێوەش لایەتین کە ئارنێ سڵۆت لە شێوازی یاریکردن شێواز یاریکردنی تیپەکەی گۆڕیوە لە هەلپێدانی یاریزان توانای یاریزانەکانی گۆڕیوە لە ئەبدەیتکردنەوەی یاریزانەکان سروشتێکی جیاوازی یاونەتێ لە نوێکەری لە تیپەکەیە گۆڵەکەی مانچەستەری دەبێت تۆ لەم گۆڵەتیە بگەیت کە دوێنێ بەرامبەر مانچەستەری تۆماریان کرد کەم تیپە هێشتا لە نوێگەریدایە هێشتا دەیوێت شتی جوان و زیاترکە بەڵام هەر یەکە و باسی خزمەت و کارەکانی لەش جێگەی خۆی محەممەد سەلاح شانی باڵندۆرە بەخوا من حەزم لە باسی باڵندۆرەوەوانە نییە کاتی دوورخستنەوەی گواردیۆلا نەخێر من پێمانە کاتی دوورخستنەوەی گواردیۆلا بێ کاک دەرباز دەڵێ ئەوم بیرکەوتەوە ساڵی 2010 بەسەر و نادیاشتی وەزی خراپ دەبوو ڕایەنەرەکەی داتە ناو یاری دەکرد خوا لێ خۆش بێ ئەگەر مەبەست کاک جەعفەر بێ
کاک جعفەر هێشتا ماوە ڕێز و حورمەتم بۆی هەیە بەڵێ کاک جعفەر و کاتێک کە ڕانەری یانە یاشتی بوو هەچ کاتێ دۆخەکە خراپ وایە خۆی بەشداری یاریەکەی کرد وە کاک جعفەر یەکێکە لە یاریزانە دیارەکانی شاری سلێمانی ڕێز و حورمەتم بۆی هەیە بووی ئەگەر کاک دەربازم بەسی کاک جعفەر بێ کاک جعفەر شکر بەخوا هێشتا هەرماوە مانستی حاڵی زۆر خراپە ئایا لیڤەرپۆڵ و ڕیال کامیان براوە دەزان لەکەن کورە جارێ زۆر کاکە بوو ڕیال و لیڤەرپۆڵ شێ دەگاتەوی شێتەوە بێ کاکە کاربین گواردیۆلا تەواو بووە فەیلسوف بەسەرە چێ ڕیال مەدرید جامی دەتوە جارێک کاکە ئێمە هەموو ڕۆژێ بەرناممانەیە یعنی تۆ چی داوە لەوەی باسی یاری سپینیە بکەی باسی یاری دووسپێکی ئێمە باسی ئەم ڕۆکەین باسی لیڤەرپۆڵەکەین باسی مانچستەر سیتیەکەین باسی ڕیال مەدرید دەکەین پەلە بووەکەن بۆ سەر ئەڵێ کاک محەممەد کاکە ژیر زۆر جوان وسێت ئەڵێ کاک محەممەد بۆ کە بارسا دەیباتەوە ئەڵێن خراپی تیپی بەرامبەرە بەس کە ڕیال مەدرید دەیباتەوە ئەڵێن ڕیال یاریشی باشی کرد مەبەستت لەو بۆیە چییە ئێمەین یا کەسانی دیکە من عیلاقەی هیچ کەسێکی دیکەم نییە من قسەی گیرفالم دەرناکەم من بوختان بە کەس ناکەم من ناشمێ کەس هەڵخەڵەتێن هیچ کاتێکیش کە بەرشەلۆنە دۆڕابێتیش باری ئەتلەتیکۆ مەدریدیشەوە کە دۆڕانوێتی من باسی خاڵە باشەکانی بەرشەلۆنەم کردی چونکە مەرج نییە و تیپەیە دۆڕێ خراپ بێ مەرج نییە و تیپەیە دۆڕێ هیچ خاڵێکی ئیجابیتیانە بێ نە من لە دۆڕانیشە یەم خاڵی ئیجابی تی وەرەگرم خاڵە باشەکانی تی وەرەگرم و خاڵە خراپەکانیشی وەرەگرم من بڕوام نییە کاتێک تیپێک ڕۆبەڕووی شکست تاتوانێت تۆ بێزەڕبی سفریکەی پێدوا بێ هیچ خاڵێکی ئیجابیتیانە ئەوە لای کەسێکی ترە بەخوا کاکەژیت لای من ئەمە ڕوو نادات من لە دۆڕانیشە باسی خاڵی ئیجابی تیپەکەم لەو کاتێک کە کێشە کەوتە خێزانەکەی گواردیۆلا و تیپەکەشی کێشەی تێکەوت من باز لەسەر تۆپی پێەکەم عیلاقەی کێشەی خێزانی منە بەڵێ تۆپی پێ پەیوەندیکی زۆری بەلایانی دەرونیەوە هەیە بەڵێ لایانی دەرونی لایەنێکی بەهێزی ئامادەکاریە بۆ یاریەکان بەڵام من پسپۆڕی دەرونی نیم من باسی وەستان و خڵەفان و جوڵە و هەل و ئەوانەت بۆکەم من باسی وی دیکە ناکەم لیڤەرپۆڵی سەردەمی کڵۆب بێز بوو بەڵام شایانی نەبوو کاکەژیر من عیلاقەی ڕۆژنامەنووسی کوردیم نییە بەعام من عیلاقەی خۆمم هەیە عیلاقەی ئەم نیو ساعەتەم هەیە کە پێشکەش یەکەم تۆ ئەوە پەیوەندی بە خۆتەوەیە کە خۆوەڵ سەنگاندنی خۆ بکەیت و خۆی گوێ بگری ئەو پەیوەندی بە خۆتانوێ کاکە من عیلاقەی هیچ کەسێکم نییە من محامی هیچ کەسێک نیم بڵێم وڵا جا با بچمە سەر ڕیال مەدرید و یارەکەی شەوی ڕابردوو بەرامبەر بە جیرۆنە تەمان خۆتان نزان یاریە بوو پاژە و ماندووبوونەی یاری مانچستەر سیتی چونکە بەوە چێمەکەەوە ڕیال مەدرید یاری چوون و گەڕانەوەی لە مانچستەر سیتی بردەوە یاریکردن لەگەڵ مانچستەر سیتی ماندووبوونی خۆی هەرەوێ تووشی شەکەتبوونێکی تەواوت دەکا چونکە ئەگەر تۆ یەک خولەک خافڵبی لە مانچستەر سیتی توانێت گورجی خۆتە لێ بۆشێنێت ئەگەر لەو پەڕی خراپیە بێ لەو پەڕی وێرانیە بێ مانچستەر سیتی توانێت گورزۆشانی خۆی هەیە لەو ماندوێتیەوە کە هاو پشووی بە کۆمەڵە یاریزاندا پێگاتێکی نوێی یاری پێکرد ڕیال مەدرید بە 2 گۆڵ سەرکەوتنی بەسەر ژیرۆنا تۆمار کرد ئەوەی کە گرنگ بوو جوانی گۆڵەکەی لۆکا مۆدریچ بوو کە یەکێک بوو لە گۆڵە ڕاقی و سەرنجڕای کێشەکان بەڵێ ئەو گۆڵەی لۆکا مۆدریچ توانای تاشی یاریزانە بەڵێ ئەو گۆڵەی ڤینی و مپاپێ لێکتێگەیشتنی یاریزانەکانە یعنی هەموو ئەمانە کۆمەڵێک خاڵ بوون کە بۆ ڕیال مەدرید باسیەم و خاڵی ئیجابی ئایا ڕیال مەدرید یاری بە کۆمەڵەکە یاری بە کۆمەڵناکە ئایا ڕیال مەدرید خواوەکیلی یاریەکانە باتەوانێ زانی چییە کۆمەڵێ پرس هەیە کۆمەڵێ قسە هەیە بەجددی لە مستەوای خۆت ئەیە یا لە مستەوای خۆمەیە مەگەر من دابەزمە و ئاستی جوابێم کۆمەڵە قسێ بدەمانێت بەڵام من تەنها یەک قسە دەکەم ئێوە چتی پێک شک دەبەن با نەڵێم بەس ئەمساڵ چتی پێک شت دەبەن
لە 3 ساڵی ڕابردووە هێندەی تێکەڵی یاریزانەکانی ڕیال مەدرید یاریزانەکانی بەشداری گۆڵیان کردبێ بە دڵی بەرگریەوە، بە بەرگری ڕاستەوە، بە بەرگری چەپەوە، بە ئیرتیکازەوە، بە ژمارە 8ەوە، بە ژمارە 11ەوە، بە ژمارە 7ەوە، بە ژمارە 9ەوە، بە یەدەگیەوە. ئەزان خۆسیلۆکە لە ڕیال مەدرید ڕۆی چەند گۆڵیە بووە ئەو ساڵە؟ 7 گۆڵ. 7 گۆڵ. یاریزان هەبوو لە تیپەکانی تر دوو گێم لە پێگاتی سەرکی یاریە کرد 7 گۆڵی نەبوو ساڵە. لەبەرەوە کە گوێ لە کۆمەڵە قسە دەکرد مەزنەیەوا بێ. من پێ دەڵێم کۆمەڵە شت هەیە کە بەداخەوانێ ئێمە شتەکانمان بۆ بۆی کە سەرەتای وەرز کۆمەڵی قسەی غەڵەتەکەین کە سەرەتای وەرز کۆمەڵی شعر و شانامە ڕێگەخین بە یەک یاری دوو یاری تێ ئەکەوین کۆمەڵێ شتی غەڵەتەڵێن کۆمەڵێ هەڵسەنگاندنی غەڵەتەکەین دوایی کە وەرزەکە تێپە ڕێگاوی نەمانگ و دوو سێ و شتەکان پێچەوانەیە بنەوانێ مجبوری نەم غەڵەتە بە شێوەیەکی تر ڕاستکەینەوە ئەم غەڵەتە بە غەڵەت ڕاستکەین ئەم غەڵەتە غەڵەتێکی تری بە دواکەین تازە مادام سەرەتای وەرز غەڵەتت کردووە حتا کۆتایی وەرز بە غەڵەتە ڕێ و خەڵکی ئەمەش هۆشیارە هەموو شتەکان دەبینن و من حەز ناکەم هیچ کەس کوێتەڵە و هیچ کەس بە خراپ باسکرێ بەڵام بەداخەوە کە دۆخەکە وای لاتوە زۆر ئاساییە مانگی دە من هەڵم کرد من هەڵم کرد لە بۆ نمونە خوێندنەوەی هانزی فلیک من هەڵم کرد لە خوێندنەوەی تیاگۆ مۆتا ئێستا نابێم هەڵەیە بێم بە هەڵە چارەسەریکەم و پێداگیرمم لەسەرم قسەی خۆم بەس لەبەروی مۆتا ئەنجامی باشە و بێم ئەم شتە درێژە پێم نە قەی چیەکە هەڵم کرد تیاگۆ مۆتا داوای لێبوردنەکەم من هەڵم کرد لەوەی خوێندنەوەی تۆ بەم جۆرە و پێگاتەکە بەڕێوە بەڵام تۆ زۆر باشتر و باشتر بەڕێوە برد من خوێندنەوەی هەڵم بۆ تۆ کرد هیچی تێناچێت لەبەرەوە هەڵە بە هەڵە چارەسەر ناکرێت من هیوادارم پەڕێیەکی نوێ هەڵیرێتەوانێ شتەکە ئەوە نەبێت کە تۆ بە چاونوقانەوە باس لە تیپەکان بکەیت چونکە هەموو تیپێک لە کاتی شکستی شاخاڵی ئیجابیتیە هەموو تیپێکیش لە کاتی سەرکەوتنی شاخاڵی سلبیتیە ئەمە ڕاستی تۆپی پێ مەرج نییە و تیپەیە باتەوە هەمووی ئیجابیات بێ مەرج نییە و تیپەیە دۆڕێ هەمووی سلبیات بێ ئەو کەسە سەرکەوتووە کە لە سەرکەوتنی شاخاڵە سلبیەکانە بینێ ئەو کەسە سەرکەوتووە کە لە شکستی شاخاڵە ئیجابیەکانی ئەو تیپەیە بینێ ئەمە بارودۆخی باسکردنی یارەکانە کاکەیوان کاکە ژیر سواز بۆ تۆش کاکەیوان سواز بۆ تۆ براکەم ئەڵێ چەند ساڵە گوێ لە تۆگرم بەڕاستی شارەنجێ تۆ فێری وەرزش بووم و دیدگام بۆ تۆپی پێگۆڕا تۆپی پێ گەر بە عنسوریەت سێری نەکەی گەر بە ڕقەوە سێری نەکەی گەر بە درۆکردن لەگەڵ خۆ سێری نەکەی بڕوا بکات چێژێکی زۆر تایبەتیە چێژێکی زۆر تایبەتیە من حەزمەکردم خۆتەرخانکردنم بۆ تۆپی پێ یعنی بەجدی بۆ دینی ئیسلامە بەس تازەی تر ڕۆژگارەکە وای لێیاو کە ئێمە خۆمان تەرخان کرد بۆم تۆپی پێیە و من بڕوا ناکەم هیچ کەسێکی شێندەی من ئەوەندە کاتەی بەخشێ بە تۆپی پێ لە سیرکردنی یارەکان چونکە من نە بازرگانم نە خەریکی تیجارەتم نە ڕێستۆرانتم هەیە نە خەریکی دەوامی دایرە و حکومەتم فریای هیچ نەکەوم نە ئەرکی خەفەریاتم هیچ چم نییە لە کەناڵی ئاسمانی پەیام باس لە تۆپی پێیەکەم ئەچمەوە ماڵەوە سێی تۆپی پێیەکەم بڕوا ناکەم یعنی کەسێکی تر هەبێ و تایبەتمەندیە بێ لە خۆتەرخانکردن بۆ تۆپی پێ هیچ نە لەولانی نە خەریکی بازرگانی نە خەریکی یاریوام چونکە کاتی خەریکی ویشانە بێ شەو زوو بخەوی و بەیانی زوو وەستی و ئەمە فەرقیە لەگەڵ یەکێکی ترا کە بەتەنا خۆی تەرخانکرد بۆ تۆپی بۆیە من هەمیشە ئەمەیە بە جوانی لە تۆپی پێ بڕوانم هەمیشە ئەمێ بە دیوێکی جیاواز لە هەمووان لە تۆپی پێ بڕوانم قوربانە بم سیامەنجان ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکەیە سوپاسی کۆمنتەکان سوپاسی دەستخۆشەکانتانەکەم وەکو پێم وتن ڕق و شینە لابە درۆکردن لەگەڵ خۆتا لابە تۆپی پێ چێژێکی زۆر تایبەتیە بە هەڵەکانیشی کە تیا ڕویا چێژێکی تایبەتیە دەست پێ پێتان دەگەم و شاد و کامران بخۆن